چەند ڕۆژێک دوای گرژی و ئاڵۆزیەکانی ئەم دوایەی نێوان هێزەکانی سوپای سووریا و هێزەکانی هەسەدا، ئەحمەد شەرع سەرۆکۆماری سووریا با دەرکردنی مەرسومێک لەبارەی مافەکانی کورد لە سووریا هەمووانی شۆک کرد و وتی کورد نەوەی سەلاحەددینی ئەیوبیە و هەر کەسێک دەست بۆ کورد درێژ بکات دەبمە دوژمنی. بسم الله الرحمن الرحيم. قال الله تعالى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم. بەناوی خودای گەورە و میهرەبان. خودای گەورە فەرموویەتی ئێوەمان کردووە بە چەندین گەل و نەتەوە بۆ ئەوەی یەکتر بناسن و باشترینتان ئەوەیە پەرستشی زۆر دەکات و لە خوددا ترسە. خودای گەورە چاکبوون و خوداپەرستی زاڵ کردووە لەسەر حسابی هاوسۆزی و هیچ عەرەبێک و کوردێک و تورکێک و ئەوانی تر تایبەتمەندیان نییە و باشتر نین. تەنیا بە خوداپەرستی و باشبوونی کەسەکان نەبێت ئیتر نەتەوەکەی هەرچیەک بێت. ئەی کەسوکارە کوردەکانمان، ئەی نەوەکانی سەلاحەددین، ئاگادار بن لە بڕواکردن بە سیناریۆی ئەوەی ئێمە خراپەمان دەوێت بۆ کەسوکارە کوردەکانمان. ئەوەی خراپەکاری دەوێت بۆ کورد ئەوە نەیارمانە تاکو ڕۆژی دوایی. ئێمە تەنیا چاکەمان بۆ وڵات و خەڵکەکەی دەوێت و گەشەکردن و ئاوەدانکردنەوە و یەکگرتووی وڵاتمان دەوێت و با هیچ کەسێک بێبەش نەبێت لە خێر و بێری ئەم وڵاتە. شەرەفمەند بووم ئەمڕۆ مەرسومێکی تایبەت بۆ کەسوکارە کوردەکانمان دەربکەین بۆ ئەوەی مافەکانیان لەگەڵ هەندێک لە تایبەتمەندیەکانیان بە پێی یاسا زامن بکەین. هانی هەموو ئەوانە دەدەم کە لە شوێنەکانی خۆیان کۆچی زۆرە ملێیان کردووە بە پارێزرایی و سەلامەتی و بێمەرج و کۆت و بەند بگەڕێنەوە بۆ شوێنەکانیان و تەنیا چەک فڕێ بدەن. داوای بەشداری چالاکانەتان لێ دەکەم لە بنیاتنانەوەی ئەم نیشتیمانە و پاراستنی سەلامەتی و یەکپارچەیەکەی و دوورکەوتنەوە لە ئازار و کارەساتەکان. خودای گەورە سەرکەوتومان بکات. ووحدته وأن ننبذ ما سوى ذلك والله ولي التوفيق. لە کاردانەوەی مەرسومە کۆماریەکەی شەرع ساڵح موسلیم ئەندامی دەستەی سەرۆکاتی پارتی یەکێتی دیموکرات پێدەوتی دەمانەوێت مافەکانی کورد لە دەستووردا دیاری بکرێت نەک بە مەرسومی کۆماری، چونکە نازانین تا کەی مەرسومەکە بەردەوامی دەبێت و هەڵناوەشێتەوە. وتیشی ڕێکەوتنی دەی ئادار پەیوەستە بە مافی هەموو پێکاتەکان و کوردیش بەشێکە لەو ڕێکەوتنە. بالنسبة لتبريك للمرسوم نحن لا نعلم. مەرسومێک سەبارەت بە مافەکانی کورد لەلایەن سەرۆکۆماری سووریاوە دەرکراوە. ئێمە دەمانەوێت مافەکانی کورد لە دەستووردا دیاری بکرێت نەک بە مەرسومی کۆماری، چونکە نازانین تا کەی مەرسومەکە بەردەوامی دەبێت و هەڵناوەشێتەوە. لەو مەرسومەدا هەموو مافەکانی گەلی کورد باز نەکراوە کە پێویستە کورد ئەو مافانەی هەبێت بە پێی دەستور. لیژنەیەکی کوردی لە ناو کۆنگرەی نەتەوەیی کورد پێگەێنرا لە مانگی نیسانی ڕابردوو، شاندێکیان پێگهێنا بۆ دیداری سەرۆکۆمار و حکوومەتی سووریا، بەڵام تا ئێستا وەڵامیان نەدراوەتەوە. ئەگەر گرنگی دەدرێت بە ئیدارەی خۆبەڕێوەبەری و پێکهاتەکانی دیکە، ئەوە شاند هەیە و واژۆ کراوە لەسەر ڕێکەوتنی دەی ئادار و ڕێکەوتنێکی تریش لە سەرەتای نیسان کراوە. ڕێکەوتنی دەی ئادار مافی هەموو پێکهاتە و نەتەوەکانی سووریا لەخۆ دەگرێت، نەوەک تەنیا کورد. کورد پرۆژێکی سووری ڕەسەنی هەیە بۆ زامنکردنی مافی هەموو پێکاتەکان. پێدەچێت دەرکردنی مەرسومەکە لەلایەن سەرۆکۆماری سووریا لەبارەی کوردەوە دەست پێشخەری بێت، بەڵام بەس نییە و ئێمەی کورد و نەتەوەکانی تری ئەم ناوچەیە تێرمان خوارد لە دەرکردنی مەرسوم و ڕێکاری دەستوری کرداریمان دەوێت لەسەر ئەرزی واقع. إذا كان سيتم إلغاء الاتفاقية العاشر من آذار بموجب هذا المرسوم فنحن ئەگەر ڕێکەوتنی دەی ئادار هەڵدەوەشێتەوە بە پێی دەرکردنی ئەو مەرسومە، ئەوە ئێمە ڕازی نابین بەوە، چونکە ئێمە داوای مافی هەموو پێکهاتەکان دەکەین، نەوەک تەنیا کورد و کورد بەشێک بوون لە ڕێکەوتنەکە. هناك بنود أخرى نحن نصر عليها. لە مەرسومەکەی سەرۆکۆماری سووریا لەبارەی مافەکانی کورد ئاماژە بەوە کراوە هاوڵاتیانی کوردی سووریا بەشێکن لە دامەزراوەی دەوڵەت و حکوومەتی سووریا پابەندە بە پاراستنی فرەیی نەتەوەیی و زمان و دانپێدانان بە زمانی کوردی لە خوێندنگاکان و دامەزراوەکان. لای خۆشیەوە سەدە دەڵێت ڕازی نابین بەوەی کە مەرسومە کۆماریەکە ڕێکەوتنی دەی ئادار هەڵبوەشێنێتەوەکە لە چەند بەندێکیاندا مافی کورد دیاری کراوە، بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە.